بنای خدای گەورە و میهرەبان بەڕێزان باسی کاریگەری شێوازی ژیان دەکەین لەسەر تەندروستی دڵ و خوێنبەرەکان و بەرزی فشاری خوێن. بەڕێزان لە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ و شەکرە بەرزی فشاری خوێن یەکەم هەنگاو گۆڕانکاریە لە شێوازی ژیان. با بێن شیکەینەوە مانای چییە گۆڕانکاری لە شێوازی ژیان؟ بۆ نمونە کەسەکە وەزنی زیادە قەڵەوە زۆر گرنگە بۆ ئەوەی دڵی و هەروەها خوێنبەرەکانی بپارێزین دەبێ وەزنی خۆی کەم کاتەوە وەزنی خۆی کەم بکاتەوە کەواتە یەکەم گۆڕانکاری لە ژیانی خۆی کە بکات دەبی گۆڕانکاری لەسەر کێشی ئەگە کێشی زیادە دەبی کێشی کەم کاتەوە. دووەم گۆڕانکاری لە شێوازی ژیان خواردنە دەبێ خواردنی تەندروست بخوا. خواردنی تەندروستیە خواردنی تەندروست بریتیە لە کەم خواردنی شیرینی کەمکردنەوەی نیشاستەکان کاربۆهایدراتەکان و هەروەها زیادکردنی سەوزە میوە و ئەو خواردنەی کەوا ڕیشالیان تێدایە و هەروەها دانەوێڵەکان ئەوانە زیاتر بکە بۆ ئەوەی دڵ و خوێنبەرەکانی بپارێزێ لە نەخۆشیەکان و هەروەها لە جەڵتە و لە سەکتەی دڵ. سێمین گۆڕانکاری لە شێوازی ژیان ئەویش وازهێنانە لە جگەرەکێشان. ئەوانەی کە جگەرە دەکێشن زۆر گرنگە واز لە جگەرە بێنن بۆ ئەوەی تووشی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان نەبن چونکە ئەوانەی کە جگەرەکێشن ئەگەری توشبوونیان بە جەڵتەی دڵ و هەروەها بە سینگە کوژە و بە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان بە بەرزی فشاری خوێن بە شەکرە زیاتر لە کەسانی کەوا جگەرە ناکێشن ئەوە لێکۆڵینەوەکان ئەو هەمان پێ دەڵێن. و چوارەمین گۆڕانکاری لە شێوازی ژیان ئەویش چییە بوازهێنانە لە مەشروب ئەلکوهۆل یاخود بە کوردی خۆمان ئارەق خواردنەوە چونکە ئارەق خواردنەوە یاخود ئەلکوهۆل کاریگەری زۆری هەیە لەسەر دڵ و خوێنبەرەکان بە بۆی ئەوانەی نەخۆشی دڵ و خوێنبەرەکانیان هەیە زۆر گرنگە واز لە ئەلکوهۆل بهێنن. هەروەها خاڵی پێنجەم کە زۆر گرنگە ئەویش چییە وەرزشکردنە یعنی زۆر کەس هەیە نەخۆشی دڵی هەیە شەکرەی هەیە با بڵێن بەرزی فشاری خوێنی هەیە بەڵام کەسێکی چالاک نییە دانیشتووە نەمال با بڵێن وەرزش ناکە زۆر گرنگە کەسێک بی چالاک بی وەرزش بکەیت ڕۆژانە بەلای کەمەوە 25 لە بۆ 30 دقیقە بە پێ بڕۆی هەفتانە 5 ڕۆژ ئەوە باشترین وەرزشە. بەو شێوەیە بەو گۆڕانکاری لە شێوازی ژیان ئێمەوا دەکەین چارەسەرەکان کە وەردەگرین لە بۆ زەخە چارەسەرەکان وەردەگرین کە لە بۆ نەخۆشی دڵ لە بۆ شەکرا کاریگەریان زیاتر بێ چونکە هەموو شتێک بە دەرمان و بە عیلاج چارەسەر ناکرێ هەندێک شت هەیە دەبێت بە خۆمان هەولی بۆ بدەین هەردووکیان زۆر گرنگن ینی چۆن دەرمانەکان گرنگن بەکاری بێنی بەو شێوەیە گۆڕانکاری لە شێوازی ژیان زۆر گرنگە. ئەوە بە کورتی باسی ئەومان کرد گۆڕانکاری شێوازی ژیان لە بۆ پارێزکردن لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و شەکرە بە هیوای ساو سەلامەتی بۆ هەموو لایەکان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی